درجة من دلسة ايش لا فرد الجيزي دينا ويدينا جوبري اللي يقدر يخفق هذا شخص يدخل غوص نزعل شوفه يلا متو يلا متو ئەوڕۆ میوانی پیشسازی بوون یاریێکی باشمان کرد ئەو فرسانەی لۆمان ڕەخسان نەمانتوانی بکەنە گۆل ئەگەرنا ئێمە باش دەرکەوتین لە یاریەکە ئەوانش ئەو فرسانەی دروست بوون لەویان توانیان بقۆزنەوە و گۆل بکەن پیرۆزبایان لێ دەکەم تیپێکی باشن ئێمە تا حەدێک ئامادەنینە یعنی لە وەختێکی خراپ مەقسەد ئیمکانەتی هەموو نادیەکان پێم وایە خراپە ئێمە شتێکین لەو نادیانەکە ئیمکانەتی نادی سنوور زۆر خراپە ئەوی دیکەش پیرۆزبایەتی بەرامبەرەکەم لە یاری داهاتوو ئینشاڵڵا هەوڵ دەدەین باشتر بین ناوکەشەوەهای یاریەکە دەتوانم برێم کە سەرەتا سوپاس بۆخوای گەورەکە دوای مادبوونێکی زیان نزیکەی ئەوە لە 3 مانگە ئەمە کە خۆمان دانابوو بێزگە لە مۆزمەحی دەبی بەیەکەم بەسەکەوین عنی هەموو ئامانجیمە ئەو سار دەبی بگەینە پلێک ئینشاڵڵا ئەویش ئەگا ئیزنی خۆخوا لێسەبیتن و دامان نابوو ئەو ڕۆی بەبێ برنەوە نەچینە دەرێ و لە یاریش کۆتایش بۆ برنەوە دەزانجین ئینشاڵڵا لە ساڵی دابێتن تاکەیانە دەبین کە بە زووترین کات بگەینە پلێک و یانێکی بێز دەبین ئینشاڵڵا دەرەکەش و تاوەکو ئەمە بڕیارێکمانەوە دەمانوێت لە ماوەی 2 ساڵ 3 ساڵ لە نایب یاری بکەین ئینشاڵڵا و زۆر سوپاس بۆ ئێوەش کە ئێوە پاڵەوانی یەکەمن پێش ئێمە